الله وحده لا شريك له يقول الحق وهو يهدي السبيل وأشهد أن محمدًا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وصحبه أجمعين. أما بعد درسي أمشومان لجيانامي پیغمبر صلى الله عليه وسلم درسي كي تعزية أوش أوي لدواي أوي كأو بيباورانا أو مشركانا زور أزيتي پیغمبر عنده صلى الله عليه وسلم استفادة نبو لپاش عنده أزيتي صحابي عنده استفادة نبو هر خلشي إيماني أها وردو دواي پیغمبر أكوت صلى الله عليه وسلم هر صان بأسلوبي كتري سيوشار خاڵێکیان بۆ خۆیان ڕێک خست و ئەم خاڵانە بکەنە عەمەل بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی واز بێنێ لەم دینە. هێواش هێواش خەڵک شوێنکەوتویان نەما یەکێ لەوانە لە دوای ئەوەی مشاوەرەی یەکتریان کرد هەڵسان عتبەی کوڕی ڕەبیعەیان نارد بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم مشریکەیان نارد بۆ لای یەکێ بچێتە لای محەممەد صلی الله عليه وسلم تێی بگەێنێ لەگەڵیا قسە بکەن بزا داوای چیمان لێ ئەکا کوڕی لە باوک کردا باوکی لە مناڵ کردا تەفریقی خستەتە بەینمانەوە با بزانین چی گەرەکە بۆی جێبەجێ بکەین. وتیان کەس نازانین کە ئاوا بتوانێ قسە بکە لەگەڵیا ئیلا عوتبەی کوڕی ڕەبیعە نەبێت. ناردیان بە شوێنە وتیان بچۆ چوو بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەبینی مشکلەیەکی گەورە کەوتەتە بەینمانەوە و ئێمە نەسەب و حەسەبی تۆ ئەزانین ئەی محەممەد صلی الله عليه وسلم شتێکی گەورەت پێیە بەڵام جۆم لێ بگرە با هەنی قسەت لەگەڵا بکەم بزانین قسەکانی من هیچ ئیسفادەی ئەبێ بۆ تۆ. جۆی کرد پێی وت إن كنت إنما تريد بهذا الأمر مالا جمعنا لك من أموالنا حتى تكون أكثرنا مالا. ئەگەر گەرەکتە دەوڵەمەند بی پارەت گەرەکە هەمومان هەوڵە دەین پارەت بۆ کۆکەینەوە ئەتکەین بە دەوڵەمەندترین کەسی قوڕەیش. ئەمە یەک. دووهەم وإن كنت تريد شرفا سودناك علينا فلا نقطع أمرا دونك. ئەگەر گەرەکتە ببی بە دەمسپی ئێمە ئەتکەین بە دەمسپی خۆمان بابە هەرچی بڵێی بە قسەتەکەین بەس واز لەم دینە بێنە. وإن كنت تريد ملكا ملكناك. أجر جركت ببي بملك أتكين بملك بسري خمانوا. وإن كان الذي يأتيك أو شي كبوتيت أو ما بس يعني كوحي كجبريل أهاد بولاي لا تستطيع رده عن نفسك. ما بس يعني لجنة يعني تو جنتي بولات خبرت بودينيت. طلبنا لك الطب بانجي كان دكتورك ما نكردو أهاتن بوي علاجت بكين وبذلنا فيه أموالنا حتى تبرأ. ما لكي خو ما صرفكين بو دكتورانا هتا وكو تشاك بيت أجر أوي كتيب أو جنا كتوشي مس بويتا كتوشي جن بويتا جركت بتكين بملك كام ئافرەت جوانە ئەدەینێ ئەتکەین بە دەوڵەمەندترین کەس لەناو قوڕەیشە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی ئەو لە قسەکردن تەواو بوو فەرمووی تەواو بووی فەرمووی بڵێ. ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی جۆ لە منش بگرە با چەند قسەیەکت لەگەڵا بکەم. وتی بڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم سوورەتی فوسیلەتی بۆ خوێناوە چەند ئاەت 13 آياتي لسورة فصلت بوخناوة. بسم الله الرحمن الرحيم. حاميم سيق سكان أوكو
سيم آياتانك حاميم تنزيل من الرحمن الرحيم كتاب فصلت آياته قرآنا عربيا لقوم يعلمون بشيرا ونذيرا فأعرض أكثرهم فهم لا يسمعون هتا قيشت أو آياتا فإن أعرضوا خواء فرميت أقر پشتیان کرد لو قرآنا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود ئاگادارتانە کەم و ئەگەر پشت بکەن لەم دینە دوجا لەلایەن خوای پەروەردگار و بریسکەیەکتان بەرەکەی وەک بریسکەی قەومی عاد و ثەمود ئەڵێ کە ئەمانەی بۆ خوێناوە دەستی ناوە باندەم پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی وسکت بە وسکت بە بێدەنگ بوو ئەمجاکە تێک چوو عوتبەی کوڕی ڕەبیعە دەرچووە دەرەوە ئێتر ڕەنگی تێک چوو بە نەوعێک و خۆی کپا بوو جۆی لەم ئایەتانە گرت ئەمجا ئەبوو جەهل دوتی واتی ئەگەم عوتبە سەبەئە گەڕاوەتەوە لە دینی باو باپیری خۆی تەسمیل بە موحەممەد بووە با بچین بۆ لای بزا چی گەرەکە پارەی زۆری گەرەکە پارەی ئەدەی نییە بەس بۆی واز لە موحەممەد بێنیە واتی ئەگەین تەئسیری لێی کردووە کاتێ چوون بۆ لای تووڕە بوو عوتبە سوێنی خوار بەخوا ئێتر وتی وەڵاهی ئەبێ لەگەڵ موحەممەدا قسە نەکەم من کابرایەکی دەوڵەمەندم من کوا مسلمان بوومە پارەی ئێوەم بۆ چییە بەڵام قسەکەی بۆیان باس کرد وتی من ئاوان پێیوتە ئەوش ئەم ئایەتانەی بۆم خوێناوەتەوە بەس وەڵاهی ئەوە نە سحرە و نە شاعرە و نە جادوکەرە جۆم لەوە بوو کە ئایەتەکانی بۆمە خوێناوە بەس ئەم ئایەتە تێگەیشتم کە خوا ئەفەرمێت فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود دەسم نابان دەمی و نەمێش قسە بکە ئەو بێباوەڕانە وایە نەزانی ئەم دینە پاک و پیرۆزە بە پارە بەشتی دنیایی وا لەو کەسە بکەن کە بانگەوازیەکە بۆ لای خوای گەورە و میهرەبان بۆ ئەوەی واز بێنێت لەم دینە بەڵام غەڵەت بوون هەڵە بوون لەو شتەیە ئەلەم مەحاولەیەش ئیسفادەیان نەکرد مەحاولەیەکی تریان کرد مەحاولەکەی ترش ئەوە بوو چون بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی ئەم قسانەیان کرد وتیان با بەبێن شتێترەکەین شتێکت بۆ باسەکەین ئەوە فهي لك ولنا فيها صلاح هەم بۆ تۆ چاکە هەم بۆ ئێمەش چاکە بۆ ئەوەی بسازین وتی بڵێن چییە وتیان تعبد آلهتنا سنة اللات والعزى ونعبد إلهك سنة تۆ بێ ساڵێ خواکان ئێمە بپەرستە ئێمەش ساڵێ خواکەی تۆ پەرستین یعنی مفاوەزاتێ وا بکەین تۆ هەنێ لەسەر دینەکەی ئێمە بە و ئێمەش هەن لەسەر دینەکەی تۆ بین و بۆی پێک بین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەنظر ما يأتي من عند ربي چاوەڕوانم بزانم لای خوای پەروەردگارەوە چیم بۆ دێت وەحی دابەزی کە وەحی دابەزی ئەم ئایەتانە دابەزی قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون أي بباوەڕەکان من ئەوە عیبادەت ناکەم کە ئێوە عیبادەتی ئەکەن وەو ئایەتەش دابەزی خوای تەعالە ئەفەرمێت قل أفغير الله تأمروني أعبد أيها الجاهلون أفغير الله تأمروني أعبد قالت أنا لغير خوا أمر بيبكن كعبادتي غير خوا بكم أيها الجاهلون كساني كعلم تانبينيا نابي كسي تر بپرستی لجاتی خواهی گەورە و میهرەبان یا کەسێکی تر بپەرستی وەکو چۆن خوا ئەپەرستی چۆن سوژدە بۆ خوا ئەبەی ئاوە سوژدە بۆ شەخسێکش بەری ئەوە شیرکە چۆن هاوار بەخوا ئەکەی بچی هاوار بە شەخسێکی ترش بکەی کە مردبێ یا حازر نەبێت ئەوە کردت بە شەریکی خوا لەو عیبادەتەیە قل أفغير الله تأمروني أعبد أيها الجاهلون استفادەیان نەکرد لەوەش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ساڵێ خواکان ئەمان
بپەرستێ و ئەمانش ساڵی خوای گەورە و میهرەبان بپەرستن. هەڵسان بە مەرحەلەیەکی تری ئیستفادەیان نەکرد لەوەش، ئەوش ئەوەیە بەڵام مەبەستیان فێڵ و تەڵەکە بوو، مەبەستیان نیفاق بوو، مەبەستیان ئەوە نەبوو کە ئەم داواکردنە لە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم داوا بکەن ئەو جێبەجێ بکە و ئەمان ئیمان بێنن، نە، مەبەستیان فێڵکردن بوو. ئەوش ئەوەیە وتیان کوا موعجیزەمان بۆ بێنە، تۆ ئەڵێ من پێغەمبەرم لەلایەن خوای گەورە و میهرەبانەوە، موعجیزەمان پێ نیشان بدە، ئیمانت پێ دێنین، شوێن کەوتوتە بین. ئابە و شێوەیە بۆیە ئەوان هەر لە بیدایەتەوە بل قالوا أضغاث أحلام بل افتراه بل هو شاعر، ئەیانوت ئەمە شاعرە، هەر لە بیدایەتەوە. بەڵام گەورەترین دەلیلیان کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆیانی هاوردەوە ئەو ئاەتە عەزیمە لەو سەردەمە ئەوش ئەوە بوو کوتکردنی مانگ بوو، مانگ لە ئاسمان بوو، وەکو جوبەیری کوڕی مطعمە فەرمێت لە سەردەمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم مانگ بوو بە دووکتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی ئیشارەتی کرد بۆ مانگ، کوتێکی هاتە بان شاخێک، کوتەکەی تری چووە بان شاخێکی تری. ئەمجا کە وتیان کاتێ ئەوەیان بینی وتیان سەحەڕەنا محەممەد، بەڕاستی سحری عەجایبی لێمان کردە. ئەمجا هەڵسان وتیان ئەمە لە پێش چاوی ئێمە سحرە. دوای هەنێکیان وتیان باشە ئەگەر مانگ بووەتە دووکتەوە خۆ لە شوێنەکانی ترش خەڵک بینیوێتی، با کاروانشیەکانمان بێتەوە پرسیاریان لێکەین. کاتێ یەک دوو ڕۆژی پێچوو کاروانشیەکان هاتنەوە، کاروانشیەکان پرسیاریان وتیان ئەرێ ئاگاتان لێ بوو چی ڕوویدا؟ وتیان ئەچی بووە؟ وتیان ئاگاتان لێ بوو مانگ بووەتە دووکتەوە؟ وتی بۆ ئێوەش بینیتان؟ وتی بەڵێ ئێمە بینیمە، بەڵام هێشتا ئیمانیان نەهاوت. ئەو هەموو موعجیزاتانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە و میهرەبان بۆی ئەنجامەدا، ئەوان ڕۆژ بە دوای ڕۆژ دڵیان ڕەخترە بوو، تونترە بوون. بۆیە عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ مشریکەکان داوایان لێ کرد وتیان کە ئەو موعجیزەمان بۆ بکە و موعجزەی ڕوویدا، ئەمجا کە وتیان دەی داوا بکە کە شاخی سەفا ببێ بە ئاڵتون، ئیمانت پێ دێنین. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەستی کرد دوعاکردن کە کێوی سەفا شاخی سەفا ببێ بە ئاڵتون. جبريل هات لاي پیغمبر صلى الله عليه وسلم فرموي إن ربك يقرئ عليك السلام ويقول لك خواهي قولوا مهربان سلامت لك أي پیغمبر صلى الله عليه وسلم. أفرميت إن شئت أصبح الصفا لهم ذهبا، أقر قرقت شاخي صفاء كان بآلتون، بلام فمن كفر منهم بعد ذلك لدواء أو إيمانا بيتنها والكفر كرد أعذبهم عذابا لا أعذبه أحدا من العالمين. يك عذابيان أدم عذابي وام ندابي كس لدنيا دا. وأقر قرقتشا فتحت لهم باب الرحمة والتوبة، أقر قرقتشا كيوي صفانكم بآلتون قابي الرحمة قابي توبيان ليكمو أمدشتا. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي بل باب التوبة والرحمة، خواهي قولوا مهربان قابي الرحمة ما نقرك قابي التوبة ما نقرك. باش كم رجل للرجال أمانة توبة بكن بقرينوا نيفرمو شاخي صفان بوبكا آلتون كإيمان أنها وخواهي قولوا مهربان عذابي أمدنا وما أرسلناك إلا رحمة للعالمين. لبان أوشوا هرب بزيب پیغمبر صلى الله عليه وسلم بو أول بو يخواهي قولوا مهربان فرميت وما منعنا أن نرسل بالآيات إلا أن كذب بها الأولون. هیچ شتێک ڕێگر نەبوو بۆ ئێمە کە بتوانین ئەم ئاەتانەیان بۆ جێبەجێ بکەین، هیچ شتێک ڕێگر نەبوو، ئەمان توانی بیکەین، بەڵام و باش ئەمانزانی ئەوان ئەیخەن بە درۆوە، باوەڕیان نەهاون. بۆیە دڵیان زۆر ڕق بوو. خوای تەعالا فەرمێت وتیان اللهم إن كان هذا هو الحق من عندك فأمطر علينا حجارة من السماء. سيم ضلالتك خوايا أجر أما حقا بردمان بۆ بارانی لە ئاسمان نەیانوت خوايا ئەگەر ئەمە حەقە هیدایەتمان بدەیت ئەیانوت بەردمان بۆ ببارێنی. ئەمە دڵڕەقی
ئەوانە هەڵسان لە دوای داواکردنی ئەم معجیزاتانە و کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامیدا ئەوان هەر باوەڕیان نەئەهەورد و هەر بەرەو دوا ئەڕۆن و بەڵام خەڵکی هەر موسڵمانە بێت هەڵسان بە محاولەیەکی تری ئەوش ئەوە بوو کە بچنە لای مامەی ئەبوو تاالب کە بچن تێی بگەێنن کە ئەم برازایی تۆ چی لێمان کردووە جۆ نەداتە خواکەمان خەڵکی هەمووی گەڕاوەتەوە خەڵکی وازی لە دین باو باپیری ئێمە هاوردووە چون بۆ لای ئەوش ناردە شوێن عوقەیلی کوڕی ئەبی تاالب وتی بچۆ محەممەدم بۆ بانکە نیمەڕۆ بوو دنیا گەرم بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم هات بۆ لای مامیشی بە کافری مرد بەڵام خەڵکی نەوێرا زۆر زەفەر بدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر مامەی ئەترسیان لێی چونکە مامەی دەمسپی بوو پیاوێ بوو لەناو قوڕەیشە ڕێزیان لێیەگرت بۆیە خەڵک ئەوەنە ئەزیەتی پێغەمبەری نادا صلی الله عليه وسلم پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله ليؤيد هذا الدين بالرجل الفاجر خوای گەورە میهرەبان جاری وا هەیە ئەم دینە سەرەخا بەهۆی کابرایەکی فاجرشە بەڵام دینەکە شتێکی وا ئەکا کە ئەم دینە بێتە مایە ئەوەی کە سەرکەوێت ناردە شوێن پێغەمبەر صلی الله عليه وسلم هات بۆ لای وتی ئەی برازاکەم ئەم قەومەی من هاتوون ئەڵێن محەممەد ئەزیەتمانەدا تەفریقی خستەتە بەینمانەوە واز بێنە لە ئەزیێدانیان داوای چیان لێ مەکە حەقت نەبێ بەسەریانەوە ئەم شتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری ئاسمانی کرد کە سەیری ئاسمانی کرد فەرمووی تەڕەونە هذه الشەمس ئایا ئەو خۆرەتان بینیوە قالوا نعم وتیان بەڵێ بینیومانە قال فما أنا بأقدر أن أدع ذلك منكم على أن تشتعلوا منها بشعلة يعني ما أقدر أن أترك دين الله الذي أمرني بتبليغه كما أنكم لا تقدرون أن تأتوا من الشمس بشعلة تشتعلون بها أو خورتان بيني ووتيان وتي شون إيوة ناتوانن بشن توزي آقر لو خورة بسنن بينن بخوتان آقر بكنو لشونك أتوانن ناتوانن فرموي منش ناتوانن وازدم دين بين شون إيوة ناتوانن بشن هەنێ ئاگر لەو خۆرە بکەن و بهێنن منش ناتوانم وازدەم دینە بێن ئەمە دینە ئەمە دینی حەقە ئەبەو شێوەیە ئیستفادەی نەبوو ئەم جاکە ئەبوو تاڵب بە قەومەکەی وت ئەم برازایە من قەت درۆ ناکە بگەڕێنەوە ئیستفادەی نییە لەوەش هەر ئیستفادەی نەبوو کە چوونە لای مامەی ئەبوو تاڵب فەشەلیان هاوە بۆیە دائیمەن هەوڵیانەدا ڕۆژ بە دوای ڕۆژ فکریان نەکردەوە فێڵیان نەکرد خیداعیان نەکرد مشاورە یەکتریان نەکرد چی بکەین چی نەکەین بۆ ئەوەی خەڵکی شوێنی ئەم دینە نەکەوێت بەڵام ئەم دینە خوای تەعالا ئەفەرمێ یوریدون یطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون گەرەکیانە بەفووی دەمیان نوری خوای گەورە و میهرەبان ئەو دینە بکوژێنەوە بەڵام ناکوژێتەوە بەفووی دەم ئەم دینە بەفووی دەم ناکوژێتەوە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەموو پێغەمبەران کە هاتوون بانگەوازی قەومەکەیانی کردووە ئەی قەومەکەم عیبادەتی خوا بکەن بە تاک و تەنها و شەریکی بۆ قەرار مەدەن وتویانە یا قەومی لا ئەسئەلوکم عەلەیه ئەجرا ويا قوم لا أسألكم عليه مالا همو پێغەمبەران وتیانە ئێمە ماڵمان لە ئێوە ناوێت ئێمە ئەجر و پاداشمان لە ئێوە ناوێت ئێمە بەس بانگەوازیتان نەکەین بۆ لای خوای گەورە و میهرەبان بۆ ئەو جەنەتەی خوای گەورە و میهرەبان بۆی خۆتان بپارێزن لەو ئاگرە هەموو پێغەمبەران ئەوە بۆ بەڵام ئەوان ئەیانوت کام ئافرەت جوانە ئەدەینێ کام چیت گەرەکە ئەدەینێ لە ماڵ ئەتکەین بە مەلیکی خۆمان ئەتکەین بە دەمسپی خۆمان ئەوان منهجیان وا بۆ پێغەمبەران کە لا ئەسئەلوکم عەلەیه ئەجرا داوای ئەجر و پاداشت لە ئێوە ناکەین خاڵی دووەمش ئەوەیە کە گەرەکیان بوو ئەوان خوای گەورە و میهرەبان بپەرستن ساڵێک و پێغەمبەر صلی الله علیه وسلم خواکانی ئەمانش بپەرستێت ئەمەش لە شەرعی خوا جێی نابێتەوە کەم و کوڕی لە شەرعی خوا جێی نابێتەوە مەیلکردن بۆ لای غیری خوای گەورە و میهرەبان بۆ غیری عیبادەتی خوای گەورە و میهرەبان
ئەمانە هەمووی لە شەرعا مەرفوضە ناکرێ و بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەفزی کرد خوای گەورە میهرەبان ڕەفزی کرد بۆیە ئەو بێ باوەڕانە شەو و ڕۆژ هەوڵەدەن بەس بۆ ئەوەی لەکە بخەنە ئەو دینەوە بۆ ئەوەی خەڵکی واز لەو دینە بێنێت بەڵام استفادەی نەبوو ئەمجا کە هەڵەسان ڕۆژ بە ڕۆژ مەحاولەی تریان نەکرد چی ڕێگایەکی تر بگرنە بەر بۆ ئەوەی خەڵکی شوێنی محەممەد نەکەوێت صلی الله عليه وسلم ئەمجا دەستیان نەکرد بە مجادلەکردن لەگەڵ یا و بە قسەکردنی تری بەو شێوە داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە لە گوناهەکانمان خۆش بێ و خوای گەورە و میهرەبان موفقمان بکە خوای گەورە و میهرەبان شیفای نەخۆشەکانمان بدا خوای گەورە و میهرەبان لە مردوەکانمان خۆش بێت آمين والحمد لله رب العالمين سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت استغفرك وأتوب إليك لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا